نزیکەی هەزاران کیلۆمەترەوە کوردانی ڕۆژئاوای کوردستان بەدەم نزای کۆتایی هاتنی شەڕ و گەڕانەوە بۆ زێدی خۆیان لە کەمپی پەنابەراندا مەراسیمی جەژنی قوربانی ئەم ساڵیشیان ئەنجامدا. دەبێ ڕۆژە جەژنێدا ئێمە هێویدارن خۆی تعالی تەوفیقی بدەیت ئەنو ئەم شەڕە تەواو ببێ نابێنە وڵاتێمە سووریا و خەڵک بەگەرێ وڵاتی خوا و بەگەرن یعنی باژاری خوا و ژیانە خوا بەگەرن وەکە بەری خۆشتر. پەنابەرانی ناو کەمپی باریکە بە سەردان و میوانداریکردنی یەکتر و بەخشینەوەی شیرینی لە ناو کەمپدا جەژنیان لە یەکتر پیرۆز کرد و داوای گەردن ئازادیان لە یەکتر کرد. ئەوان باز لە هەستی خۆیان دەکەن لە جەژندا لە ژیانی پەنابەرێتیاندا. ئێمە الحەمدوللا دەژنامە لەبەر خێر و سلامەتم هەموو ئەم هەردوو ناستکەم وڵات ئێمە ڕۆژاوای هەموو ینی کەسی غەریب فرنینە کەمپە باریکە و معاملەتە هەموو باشە. لە ئاینی ئیسلامدا مسلمانان ساڵانە بە تەنها دوو جەژنیان هەیە کە بریتین لە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان. پاش ئەنجامدانی نوێژی جەژنەکانیان مسلمانان خوانێکی تایبەت بۆ ژەمی بەیانیانی یەکەم ڕۆژی جەژنیان ئامادە دەکەن. بەڵام پەنابەرانی ڕۆژئاوای کوردستان لە کەمپی پەنابەراندا بازە جیاوازی ژەمی بەیانیانی یەکەم ڕۆژی جەژنیان دەکەن لەگەڵ هەرێمی کوردستاندا. ئێمە سبا وختێم درابن ئەم قەحەوەکێت بخن هەنێک چەکولاتات خۆن خوانادی نیرۆ ئەم گۆش وات خۆ نیرۆ نەوەکە خەکەستی مەیش خەو درابن خوانا گراند خۆن برنجێت خۆن سەروپێت خۆن مەرگێت دخۆن. لەم جەژنەدا مسلمانان قوربانی بۆ خوداوەند دەکەن بۆ پاکبوونەوە لە هەڵەکانیان. بەڵام پەنابەران بەهۆی دۆخی گوزەرانیانەوە ناتوانن ئەم ئەرکایینە جێبەجێ بکەن. فێری ئەمکانی نین تیدبینێ ئەم بەرابەرن ئەم هاتنە لاجێن ئەمێ چه هەر یەک ژێتێ هەرێ بهالۆ هالۆ ئەمکانیاتێ ڤر نەوەکەورن لور هەر کەسکی مالا خۆ بوو مالایشکی سیوی بوو شغلکرد الڤر نە شغل هەیە نە عمل هەیە الڤر چه چەند ضەحیە و ما ضەحیە بەلکی یەکش کامپێ ئەف ضەحیە نەکردیش بەرگۆ چه ئەمکانی نینە. کەمپی پەنابەرانی باریکە سەر بە بەڕێوەبەرایەتی ناحیەی عەربەتە و دەکەوێتە نزیک پارێزگای سلەیمانیەوە کە تایبەتە بە پەنابەرانی کوردانی ڕۆژئاوای کوردستان. کەمپەکە پێک هاتووە لە 7 کەرت کە هەر کەرتەی 256 خێزانی تێدایە کە دەکاتە 1792 خێزان و تێکڕای ئەندامانی ئەو خێزانانەش نزیکەی 6300 کەسە. ئەمە پێنجەم جەژنی مسلمانانە کوردانی پەنابەرانی ڕۆژئاوای کوردستان لە کەمپی پەنابەریدا لە باشووری کوردستان مەراسیمەکانی جەژن ئەنجام دەدەن. ئەوان هیوایان دەخواست مەراسیمەکانی جەژنانی داهاتویان لە زێدی خۆیان ئەنجام بدەن تاوەک خۆیان دەیانوت جەژنەکانیان ببێتە دوو جەژن. ژیار محەممەد دەنگی ئەمریکا کەمپی پەنابەرانی ڕۆژئاوای کوردستان ناحیەی باریکە.